عزیزان کەسانێک هەن ئەوەندە کاریگەریان هەیە و ئەوەندە دڵسۆزن کاتێک لە ژیاندا نامێنن بۆشاییەکی زۆر بەجێدێ هەڵن و دەبنە داخێکی گەورە بۆ کەسانی دەوروبەری هەچەنەوان ڕەنگە بە دڵێکی خۆشەوە بەرەو بەهەشت و بەو کارچاکانی کە کردویانە بتوان دەستکەوتێکی قیامەتی زۆر باش بۆ خۆیان بەدەستبێن بەڵام دوجار دەبنە هۆی ناڕەحەتی بۆ هاوڕیان و دۆستان و ئەزیزانیان بۆی کەم کەسە دوورەکەوێتەوە لەیان و یەکێک لەو مامۆستا بەڕێزانی کە کۆچی دوایی کرد مامۆستا جەلال عارف بوو لەم چەند ڕۆژەی ڕابردووە لە مەراسیمێکی شایستە بە خاکیان سپارد و زۆرێک لەو کەسانی کە لە دەوروبەری ئابووشایەتی کارە باشەکانیان بۆ ئەدا بووی کە خزمەتێکی زۆر باشی بە قورآنی پیرۆز کردبوو و بەرپرسی بازنەی سنتەری حکمە بوو لە خورماڵ ئەمڕۆ هاوڕێی مامۆستای کۆچ کردو کە بەرپرسی بازنەی هەڵەبجەی دەستگای نووری حکمەیە میوانە لەگەڵمان لە هەڵەبجەوە ئەویش مامۆستا عومەر ئەمینە مامۆستا سڵاوی خوات لێبێ کاتت باش کەمێک باس لە مامۆستا بکەین وەکو ناساندنێک. بەڵێ السلام عليكم ورحمة الله وبركاته. الحمد لله، اللهم صل وسلم وبارك على محمد وعلى آل محمد كما صليت وسلمت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. بيشكي وخوي رب العالمين فيري كردين لها مبلا ومصيبتنا راحتي ومردنيك بلين إنا لله وإنا إليه راجعون. ويسرتا لناخي دڵمەوە پرسە و سەرخۆشی لە خانەوادەی بەڕێز مامۆستا جەلال ئەەکەم و پرسە و سەرخۆشی خۆم ئاڕاستەی برایانم لە بازنەی خورماڵی دەستگای نووری حکمە ئەەکەم و پرسە و سەرخۆشی خۆم ئاڕاستەی هەموو دۆست و ڕەفیق و برادەر و کەسوکاری خزمی نزیکی مامۆستا ئەەکەم. بەڕاستی کۆچکردنی مامۆستا لە ناخی هەمومانە ئەزیێت و ئازارێکی دروست کردووە. مامۆستا جەلال کەسێکی زۆر بەتوانا بووە و خاکی بووە، لەگەڵەوەشە وەک معلومی جەنابتانە و ئاگادارن مامۆستا بەهۆی نەخۆشیوە ساڵانی پێشوو گورچیلەیەکی لەدەست داوە و گورچیلەکەی کێشی هەمیشە لەژێر عیلاج و غەسلا بووە. بەڵام هەموو ئەم ناتەندروستی و ناجێگیربوونی تەندروستی مامۆستای بەڕێز وای نەکردووە لە ئیش و کار و خزمەتکردن بە قورئانی پیرۆز و لە دەرس و لە فێرکردنی قوتابیان بە ئاداب و ئاکار و ڕەوشتی جوان بەردەوام بووە. بەڕاستی مامۆستا بەو هەموو ناڕەحەتی و نەخۆشی و بەو هەمووە کە لەگەڵ ئەوەشە مامۆستا ئیش و کاری خەیاتی کردووەیەکێکە لە خەیاتە ناودارەکانی سنووری خورماڵ کە مەشهورە بە وەسا جەلالی خەیات. بەڵام ئەوەی من ئاگادارم لە نزیکەوە و هەفتانە و ڕۆژانە لە کارە پێویستەکانە کە توێ ڕۆژی چەند جارێک پەیوەندیمان هەبووە بە یەکەوە و ئاگادار بووم لەوەی کە گروپێکمان هەبووە بە یەکەوە لە مسنجەر کە ڕۆژانە و شەوانیش دەرس و دەوری هەبووە. ئەمە لە کاتێکە حەزەکەم ئەرستانی بکەم ئێمە بازنەی خورماڵمان ماوەیەکی زۆرە داناوە و چەند کەسێک لەو پیاوە بەڕێزانە کە تەکلیفمان لێ کردو و بەرپرسێتی و بازنیان کردووە دەستخۆشی بۆ هەمویان. بەڵام ئەوەی کە جێگەی سرنجە لە وەفاتی ئەم پیاوەیە منوەکو شاهد حاڵێک بیڵێم ئەو دەستکەوت و ئەو فراوان بوون و ئەو کار و چالاکیانە و ئەو خزمەتی بە قورئان کراوە لە نووری حکمە لە دەڤەری خورماڵ لە هیچ کات و ساتێکا پێش مامۆستا جەلال نەکراوە و ئەمەش ئەگەڕێتەوە بۆ دڵسۆزی مامۆستا جەلال و بۆ ئەو پەیوەندیە ڕاست و دروستەی کە لەگەڵ خۆی ڕەب العالەمینە هەیبووە و بەڕاستیش لێرەوە ئەیڵێم بە هەمومان دڵ و دەروونمان و نیەتمان پاکێن و لەگەڵ خۆی پەروەردگارە چونکە هەر ئەوە ئەگاتە فریامان لە دنیا و لە قیامەتە. بەڵێ مامۆستا عومەر زۆر جار لە فەرموودە شیرینەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم یان پیاوباشانی ئێمە لە ڕابردووەی پێوترێت سەلەفی ساڵح باس لەو مردانە کراوە کە ئەوەکو بڵێ عاقیبەت خێرین مژدەن بۆ ئەو کەسە کە عاقیبەت خێر بووە. مامۆستا ینی بە بەردەوام ژیانی لەگەڵ قورئان بووە. لەم کۆتایانشا کە بەرپرسی حکمە بووە لە خورماڵ ئەکرێ بڵین ئەمە وای لێ بڕوانین وای لێ بخوێنینەوە مادەم کۆتا کاری ئەم کارە گەورەیە بوو لە خزمەتی قورئانە بوو و ئەو ئاواتەی هاتە دی ئەکرێ بڵین ئەمە جۆرێک لە عاقیبەت خێریە ئیشەڵا بۆ مامۆستای کۆچ کردو. بەڵێ
دووبارە پرسە سەرخۆشی لە هەموو کەس و کار و برادرانیەکەین وەکو عرضم کردن بەڵێ یەکێک لە نیشانەکانی عاقبەت خەیری ئینسان ئەوەیە کە کۆتایی تەمەنی لەسەر کارێکی خێر بەردەوام بێت و حەزەکەم ئەوەش تەئکید بکەمەوە کە مامۆستا جەلال لە ئەم کاتانەی ئەخیریشە و لەگەڵ ئەو نێتەپاکەی لەگەڵ ئەو ناجێگیربوونی تەندروستە لەگەڵ خوای گەورە هەیبووە هەر ئەوە وای کردووە کە بە فەزلی خوا پیاوێکی بەڕێز کە حەزەکەم ناوی بێنم و وەکو سەرمەشقی خێرخوازان و هاوکارانی خزمەتکارانی قورئان کە حاجی سەلاح دیارە ئەم پیاوە شایستەی ئەوە بووە خوای ڕەب العالەمین ناساندوێتی بە ئەم پیاوە و ئەو پیاوەش هاتووە بۆ خزمەتی ئەو برایانە و ئەوانیش لە خزمەتیا بوون و بەڵێنی پێداون ئەلبەتە 1-2 ساڵ لەمەوە پێش کە بینایەکیان بۆ بکات لەسەر ئەرکی شەخسی خۆی و حەزیشی نەکردو کەس بەشدار بێت لەو کردنەوەی ئەو بینایە بۆیە لێرەوە ئەڵێم ئەمە هۆکارێکیان ئەمە بەڵگەیەکە لەسەر عاقبەت خەیری مامۆستا جەلال و هەر ئەوەش بوو کە لەسەر دەستی ئەوە و بە فەزلی خۆی پەروەردگار یەکەم جار لەگەڵ ناساندنی بەو پیاوە بەڕێزە حاجی سەلاح دەستی کرد بە کردنەوە و بینانانی بینایەکی زۆر جوان شایستە بە خزمەتکردنی قورئان و هەڵگرانی قورئان بەڵێ ئەو کارانە و لە کۆتاییە هەموو کەسێک کە کۆتایی تەمەنی چونکە پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر گرنگی بەوە داوە خۆی دوعای کردووە کە عاقبەت خەیریمان بەنسیب بکە و لێرەیشەوە وەک دڵ خۆشکردنی خانەوادەی ئەوانەی کە گوێمان لێ لە برادەرانی لە ئازیزانی دڵنیان ئەکەینەوە کە ئومێد ئەکەین مامۆستا جەلال لە ئەهلی قورئان و وەکو لە فەرمودکە فەرمێ ئەهل القورئان ئەهل الله وخاصته لە چاکترین و باشترین و هەڵبژێراوەکانی ئەهلی خوای پەروەردگار بن و ئەو ڕاستی ئەگەین و دڵیان خۆش بێ کە مامۆستا جەلال هەتا ئەو دقەی توانای هەبوو نەکەوتۆتە جێگە هەر دەرسی وتووەتەوە و بەردەوام بووە لە سەردانیکردن و لە شەو ڕۆژ لە خزمەتی ئەو پیاوە بەڕێزانە کە لە خزمەتیا بوون و هەم وەکو قیراءە و تەجوید هەم وەکو دەرزە پەروەردەکان هەم وەکو ڕێخستن و ئیدارەدانی بنکەی گوڵان کە یەکێ لە بنکە گەورەکانمانە و زیاد لە 1000 قوتابیان هەیە و ئەمەش جێگەی دڵخۆشیە بەڕاستی بۆ ئێمە و دڵنیایانەکەمەوە ئەم قسم بۆ خانەوادەیە با دڵیان خۆش بێ و سوپاسی خوای پەروەردگار بکەن با نمونەی ئەوان وەک نمونەی خوشکەکانمان لە غەزە کاتێکە هەواڵی شەهیدی کەسێکیان پێدەن دڵخۆش ئەبن و سوپاسی خوا ئەکەن و بە فەرەحی و بە شانازی وەرەگرن کۆچیم هەمومان کۆچ ئەەکەین دنیا بەجێ ئەهێڵین بەڵام هەندێکمان هیچ قازانجە هیچ گۆڕانکارێکی نەکردو لە کاتی ژیانە و کاتی مەدنیشی هیچ گۆڕانکارێکی نەکردووە بەڵام بۆ ئەوەی کەوا خانەوادەی دڵخۆش بن مامۆستا جەلال عاقبەت خەیر بووە و یەکێکیش لە دڵخۆشیەکانی ئەو گەرم و گوڕەی خەڵک لە کاتی نەخۆشیە کە سەریان لێداوە و ئەو گەرم و گوڕەی کە بەرچاوی ئەو کێسە لە ڤیدۆی سەقەبرانەکە لێ ئەدرێ ئەمەش نیشانەی عاقبەت خەیریە و ئەو پیاوە خوای گەورە خۆشەویستیەکی خۆی لە ناو دڵی خەڵکە دروست کردووە و خەڵک بەدەمیەوە هاتوون و بەڕاستی هەندێک کار هەموو ئەوانەی کە خزمەکاری قورئانە لە ئازایەتی کەسەکە نیە بەڵکو تەوفیقی خوایە بۆیە من یەقینم هەیە کە مامۆستا جەلال خوای گەورە تەوفیقی داوە بۆ ئەم کارە و ئێمەش زۆر دڵمان خۆشە لە کاتی ژیانیدا خزمەتکارێکی باش بووە و برنەکەیش ئەبێتە دەرسێک بۆ ئێمە بە خۆمانە بچینەوە و چواردەورەکانشا بەخوا بچنەوە ئەگە کەم تەرخەمێکمان بۆ داوای لێبردن لە خواکەین و ڕادەینە مەیدان چونکە ئەو بە گورچیلەیەکی نەبوو گورچیلەکەی کێشی بەردەوام لەژێر عیلاج و غەسلا بووە ئومێدی خەیر و مۆفەقیتی وەخوازن و خۆزگەمان بەو کەسانەی کە بەردەوام بێ لە خزمەتکردنی قورئانە و کۆتایی ژیانی خزمەتکردنی قورئانی پێ بەخشرێ مامۆستا ئەزمموی هاوڕێتی ئەزممونێکی زۆر جوانە بە تایبەتیش هاوڕێیانێک لەسەر خێر لەگەڵیانە کۆ ببیتەوە ئێوەش وەکو مامۆستای وەکو هاوڕی مامۆستای کۆچ کردو بێگومان کاتێکی زۆرتان لەگەڵا بەسەر بردووە کۆمەڵە یادەوەریتان هەیە کەمێک باس لەو مێژوی پێکەوە بوونەتان بکەنەوە بە هەندێک باس لە مامۆستا بکەن لەو ماوەی کە بێکەوە بوون چ شتێکی تایبەتت لە مامۆستا بینەوەیان یادەوەریەک گەر لێرە باسی بکەیت بەڵێ
وەکو عەرزم کردی کە ئینسان لە ئیشا بێ شتی زۆر ئەبینێ ئەوەی کەوا دیار بۆ ئەم پیاوە مادوونە ناسانە ئیشی کردووە و یەکێک لەوانە کەسێک بووە ئەهلی خەیر بووە وەوەنەی کە من ئاگادارم لەو ڕۆژی کە ئیشوکاری نووری حیکمی گرتووەتە دەسەوە هەتا ئەو کاتەی کە خی گەورە لێی خۆش بێ و گەڕانیێتەوە بۆ خزمەتی خۆی ئەم پیاوە خۆی مەسروفی خۆی کردووە هەچەندوەکو نووری حکمە هیچمان نییە بیدەین بە خەڵکێ وەگەر ڕۆژێکیش توانی بێتمان کرێ سیارەی بگێڕینەوە هیچی لە ئێمە وەرنەگرتووە و هەمیشە خەمی ئەوەی بووە بینایەکیان بۆ بکرێتەوە کاتێکیش کەوا بیناکە کراوە بەڕاستی دڵخۆشێکی زۆر زۆری بۆ دروست بوو و هەموو ڕۆژەکان یان هەموو کاتەکان ئەگەر بڵێن یادەوەری بۆ ئێمە و لەوەی شاکە توانیوێتی ئەو چواردەوەرەی خۆی سەرپەرشتی بکە و ئیدارەیان بدە و مامۆسای بەڕێز فیقە و متمانەیەکی زۆر گەورەی هەبوو بەخۆی لەوەی کە ئەم ئیشە ڕاستە ئەیوت کە من توانام نییە بەڵام حەزیکەم لێرە مژدەیش بم بە ئەهلی قورئان لەو ڕۆژەی کەوا مامۆستا خەریکی ئەم ئیشە بووە لای من باسیە کرد ئەیوو هەست دەکەم بەرەکەت کەوتۆتە ژیانمەوە تەندروستیم باشتر بووە بەرەکەت کەوتووەتە ماڵ و مناڵمەوە بەرەکەت کەوتۆتە دارایمەوە ئەمانش هەمووی بە فەزلی قورئانە لێرەشۆ من پەیامم هەیە بۆ هەموو خەڵکی بۆ دایک و باوکان بۆ قوتابیان با هەمومان بگەڕێنەوە بۆ لای قورئان و خزمەتکردنی قورئان چونکە ئەلا بذیکر الله تطمئن القلوب بەتایبەتی لەم کاتا کە شتەکان بە دڵی ئێمە نییە و زروف لە گۆڕانکاریدایە لەبەرەوە بۆ ئاسوودەی دڵ و دەروونمان چونکە ئینسان لە ڕۆح دروست بووە و قورئانیش وكذلك أوحينا إليك روحا من أمرنا إنسان لروح دروز بو أجر آية بيبا روحي خواي بالرجال كقرآن أو كاريجري ومعجزة أخلقين ويكي لو معجزان كخلقانيتي ما وصل جلال بوهم نار حتى نخوشية حتى كوتا ساتكاني تمني كتوانيتي لا نبرا لخدمة قرآن أبوه ويا جيجي أميدو ومن دوباره كمو كدايكو باوكان باقرنجي بن با ئەم کارەوە مناڵەکانان هان بدەن و لێرەشوە ئێڵم هەر دایک و باوکێ خەمی مناڵەکەی هەبێ بە مناڵی و بە گەنجی کاتێک گەورە بوو بێخەم ئەبێ و ئەبێتە چرایەکی ڕوونیاک بۆ دنیا و بۆ قیامەتی. بەڵێ مامۆستا تۆ پەیامت هەبوو بۆ دایکان و باوکان کە چۆن ڕەفتار لەگەڵ منداڵەکانیان بکەن و بیان خەنە بەر ئەو شوێنانەی کە قورئانی پیرۆزی تیاوترێتەوە ئەو سنتەر و دەستگایانە. بەڵام منەوێت لە جەنابەت بپرسم تۆ قسەت چییە بۆ هاوڕێکانی مامۆستا جەلال بۆ قوتابیەکانی مامۆستا جەلال بۆ ئەو براو خوشکانی کە هاوکاری بوون لە خۆرماڵ بۆی کە بینایەک دروست بکرێ و بازنەیەکی حکمە بە فەرمی لەوێ هەبێ ینی دوای مامۆستا پەیامت چییە بۆ ئەوان چی بکەن ئەرکی سەرشانی ئەوان لە ئێستاە چییە؟ بەڵێ یەکێک لەو بڵێن دڵگرانیانەی کە مامۆستا جەلال هەی بۆ پێکۆ باسمانە کرد لە خانوویەکی متەواضعانە بوون کە جێگەی دەستخۆشیە کە خێرخوازێک کری خانووەکەی بۆ ئەدان جێگەیان نەبووە من چەند جارە سەردانمان کردوون بۆ تایبەتی بۆ ئاگاداربوون لە ئیش و کار و بۆ تاقیکردنەوەی ئەو خوشک و برایانەمان کە قورئانیان خوێندو و بۆ ئەوەی کە هەڵسەنگانیان بۆ بکەین بۆ وەرگرتنی ئیجازە زۆر جار کە ڕۆژ بووین جێگە نەبووە بەناچار هەندێک لە قوتابیەکانن جواب کردووە دەیان بتوانین پرۆسی تاقیکردنەوەکە جێبەجێ بکەین. ئەو خەمەی زۆر زۆر بوو ئەلحەمدولیلا خوای گەورە لە دنیادا خەمەکەی قەرەبوو بۆ کردەوە بە بینایەکی شایستە بە ئەهلی قورئان. بۆیە لێرەوە من وەسێتم هەیە بۆ خۆم و بۆ برایان و دڵسۆزانی و بۆ خانەوادەی کە هەمومان پێکەوە زیاتر دەست بگرین بە قورئان و وەفات و کۆچکردنی مامۆستا هۆکارێکی بەهێز بێ بۆ بەردەوامبوونمان لە خزمەتی قورئان و بۆ ئەوەی ئەگەر ساردبوونەوە و بێتاقەتیەکیش کە هەمومان ڕوومان تێکە بە هەر هۆکارێک کە لە ژیانە هەیە ئەم کۆچکردنی مامۆستا بێتە دینەمۆیەک بۆ هەڵسوڕاندنمان بۆ خزمەتکردنی زیاتی قورئان و بەڕاستی ئەو براو خوشکانە جێگەی دەستخۆشین و جێگەی سوپاس و دوعای خێرن بۆ ئێمە کە لە خزمەتی مامۆستا جەلالە بوون
و بەگویان کردووە و کارەکان پێکەوە بە شێوەیەکی جوان ئەنجامیان داوە و بەڕاستی جێدەستیان دیارە لە خزمەتکردن و پەروەردەکردنی ڕۆڵەکان و گەنجەکان و نەوجەوانان لە سنووری خورماڵدا و بە تایبەتی لە فێرکردنی قورئان و پەروەردەکردنیان. بۆیە پەیامم ئەوەیە کە مامۆستایان و شاگردەکانی و هاوڕێکانی زیاتر ئەم کۆچکردنەی بێتە بەهێزکردنیان و زیاتر ڕادەینە مەیدان و هەوڵی زیاتر بدەین مامۆستا بکەینە سەرمەشق بە نیو گرچیلەوە توانیوێتی خزمەتێکی زۆر بکە و ئەوەش فەزلی خوایە و عاقبەت خەیریە بۆ ئەو پیاوە. بەڵێ دووبارە پرسە و سەرخۆشیمان ئاڕاستی خانەوادەکەی و هاوڕە و دۆستان و عزیزەکەین سپاس دەکەین مامۆساکە لە هەڵەبجەوە لەگەڵمانە بووە کەمێک تیشکمان قسە سەرژیانی مامۆستا گەورەی هەرچەنێ بەچەنێک بمانەیە باسیکەین ناتوانین وەکو خۆی حەقی پێ بدەین بەڵام ئەمڕۆ وەکو وەفایەک بۆ مامۆستا بۆ کارە باشانی کە کردێتی هەڵماندا کەمێک باس لە ژیانی و ئەزمموی بەڕێزیان بکەین. سپاس بۆ عومەر ئەمین بەرپرسی بازنەی هەڵەبجەی دەستگای نووری حیکمە و هاوڕێی کۆچکردووی مامۆستا.